گۆڕان هەوڵی بجێتە دەسەڵاتەوە ئەوە ئایندەکەی گۆڕانە کە پێویست ناکە قسەی لەسەر بکەین بە چه ئاقارێکە ڕۆشتووە کە چوونە ناو دەسەڵاتەکەی شکانی لە هەمان کاتە نەوەی نوێژ ئێستا خۆی کەناجی کردووە بۆی کە دیفاع لە مۆقعەتی خۆیەکە بەڕێی من نەوەی نوێ تیاماوە لەوەی کە بچێتە حکومەتەوە هەر بۆی خراپە نەچێتە ناو حکومەتەوە خراپە لەبەرەوە هاتوتەوەی کە تەحەدای ئەم دوێزە سیاسیەکە بەم تەسریحاتانەی کەیە تەسریحاتێک کە هیچ لە کارساز نییە نتایجێکی عملی نابێ و ناتوانێت ببێ بۆیە لەگەڵی چێتی تەوافقەکە ناکرێ نایکایەتی هیچ بۆی چێتی ئیسفادەیەکی نێ لەگەڵڕێکەکێتی ناوێ حکومەتی بەتەنها دروستکە پارتی خۆیسە لە زۆنی خۆیان حکومەتی خۆی هەیە کارەکانی ئیدارە و وەزارەتەکانی و لە هەم بارێک ئیشکارەکانی ڕۆ هیچ نەوەساوە بەڵام لە ژێر فشاری ناوچەیی و نێودەوڵەتی و حکومەتی عێراق لە ژێر فشارەکە ئەبێ شتێک دروستکاتەوە ئەوان لە ژێر فشارەکەی نا زۆنی زرد زۆنی سەوت چەنەها حکومەتی کە چەنەها دەورەیان بەسەر پێکبێنن ئەم دوو زۆنە هەرمێنێ ینی ناتوانرێ ئەم دوو زۆنەیە خرێ ئەم دوو زۆنەش لە یەک جاکەیتەوە ئێستا ئەو دەورەیە ڕۆی کە دوای شەڕی ناوخۆ ئەو دوو زۆنە جیاکرایەوە بەتایبەتی کە ئێستا باڵادەسی پارتی زیاترە یەشێتی وەکوتم کە زیاتر توافقی لەگەڵ ئێران و جەماعەتی چوارچێ هەمانیا هەیە بەڵام ناتوانێت حکومەتێکی سەر بەخۆ دروستکە هەتا بۆ خۆشی خۆ پێویست ئەگەر ئەو دروستی کا بۆ چ لەگەڵ شاسوار ڕێکەوێت